سڵاوتان لێبێ بینەرانی ڕۆژنیوز ئەم کاتتان باش. ئەمڕۆ ئێمە لە بەردەم دادگای دوو تێهەڵچوونەوەی شاری هەولێرین کە ئێستا پرۆسەی دادگایکردنی لە چالاکوانانی بادین هەرێک لە مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی بەڕێوە دەچێتن. ئەوەی کە ئێمە لێرە بووین نەزانیانێکەوە دەستمان کەوتووە کۆڕۆژنوویست کەسوکاری جگە لە کەسوکاری بەدەل بەرواری ئومێد بەرۆشکی کەسوکاری شێروان شێروانی و گۆدار زێباری و ئەوانی تری چاڵکوانانی بادنە لێرەدا ئامادە بن بۆ پشتگیریکردن لەوان لە جەلسەکەدا ئامادەن لە دانیشتەکەدا. ئەمڕۆ کاتژمێرنەوە دانیشتنەکە بەڕێوە چوو و هەروە پارێزەری ئومێد بەرۆشکی ڕۆژنامەنووس هەرێم ڕەفعات لێرەدا ڕاگەنووتی پرۆسی دادگایکردنەکە ئێستا کاتژمێرنەوە دەستی پێ کردووە. ئێمە لە ژوور ئامادە دەبین بە هەواڵی خۆشەوە دێنە دەرێ. پێشووتر هەرێک لە مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی لە هەژدەی مانگی هەشت لە سنووری پارێزگای دەوەی بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ خۆپیشاندان و داواکردنی مافەکانی خۆیان دەست بەسەر کران و دەستگیر کران. واروە لە ڕۆژی 2 حوزەیرانی ساڵی 2020 لە بەرامبەر دوو کەیسی جیاوازە دادگایکردنی دۆک سزای 2 ساڵ زیندانی بەسەر ڕۆژنامەنووس و چالاکوان ئومێد بەرۆشکی سەپاند بوو. ئێستا ئەوان لە ژوورۆ جەلسەکە بەڕێوە دەچێتن. ئێمە هەوڵماندا کەسوکاری ئومێد بەرۆشکی و مامۆستا بەدەل بەرواری لە نزیکەوە وەرگن بدوین، بەڵام ئەوان نەیان دەتوانن لە ئێستادا قسە بکەن و چاوەڕێیەکەن کەوان بێنە دەرەوە و دادگایکردنەکەش ئێستاوا بەڕێوە دەچێتن. کەسوکارەکانیان لە ژوورەوەن جگەلەوەی کەسوکارەکانی تری چالاکوانان ڕۆژنامەنووسانی بادینان گۆدار زێباری و کەسوکاری برای شێروان شێروانی و ئەوانی ترەوە باقی ئەوانی ترەوە لە ژوورۆدا ئامادەن بۆ پشتگیریکردن لە دانیشتن و جەلسەکەی ئەمڕۆی هەرێک لە مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی بەڕێوە دەچێتن. لەگەڵمان من بۆ نوێترین زانیاریەکان کە لە دادگای دوو تێهەڵچوون شاری هەولێر دەکا لە پرۆسەی دادگایکردنی هەرێک لە مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی بەڕێوە دەچێتن. هەر نوێترین زانیاریەک لێرەدا بێت ئێمە بە بینەرانی دەگەێنین.